عادلم لە تەندروستی بەیانی 24 لەگەڵتانم با بزانین پەیوەندی زیادبوونی کێش و کەمبوونەوەی کێش بە نەخۆشی شەکرەوە چییە؟ لە نەخۆشی شەکرە بە هەردوو جۆرەکەی لەش ناتوانێت بە تەواوی گلوکۆز بەکاربێنێت. گلوکۆز سەرچاوی سەرەکی بەرهەمێنانی وزەیە لە لەشدا. ئاستی گلوکۆز لە لەشدا ڕێک دەخرێت لەلایەن هۆرمۆنێکەوە کە پێی دەوترێت ئینسۆلین. ئەم هۆرمۆنە لەلایەن پەنکریاسەوە بەرهەم دێت. بەڵام لە نەخۆشی شەکرەی جۆری 1 پەنکریاس ئینسۆلینی پێویست بەرهەم ناهێنێت. بەمەش لە نەخۆشی شەکرەی جۆری 1 ئەگەر چارەسەر نەکرێت و دەست نیشان نەکرێت دەبێتە هۆی دابۆزینی کێش. بە کەڵەکەبوونی گلوکۆز لە خوێندا و نەبوونی ئینسۆلینی پێویست بۆ ڕەوانەکردنی گلوکۆز بۆ خانەکان و بەکارهێنانیان لە ئەنجامدا گورچیلە خۆی لە شەکری بەکارنەهێنرا و ڕزگار دەکات لە ڕێگەی میزەوە. ئەمەش دەبێتە هۆی دابۆزاندنی کێش بەهۆی وشکبوونەوە و نەبوونی وزەی پێویست. هەر بۆیە بەتایبەت لە منداڵاندا هەرچەندە ئارەزوی خواردنیان هەبێت بەپێی پێویست بەڵام بەهۆی نەخۆشی شەکرە لە جۆری 1 کێشیاندا دەبەزێت و لاواز دەبن. بەڵام خەم مەخۆن بە چارەسەرکردن دووبارە کێشیان ئاسایی دەبێتەوە و پێویستە لە خواردنی چەور دوورکەونەوە چونکە بارودۆخەکە خراپتر دەکات. بەڵام لە نەخۆشی شەکرە جۆری 2 ئینسۆلینی پێویست هەیە. لە لەش بەمەش بەرگری بۆ ئینسۆلین هەیە کە ڕێگە بەم هۆرمۆنە نادات گلوکۆز بەکار بێت. هەر بۆیە ئەو منداڵانەی یاخود ئەو گەنجانەی کە کێشیان زۆرە لە مەترسیەکی گەورەتردان بۆ نەخۆشی شەکرە لە جۆری 2. بەڵام کۆنتڕۆڵکردنی جۆری 2 نەخۆشی شەکرە لە ڕێگەی وەرزشکردن و بەدەستهێنانی کێشێکی تەندروست و خۆراکی تەندروست دەبێت. واتە لاوازبوون سوودی زۆرە لەم کاتەدا. پێویستە لەم کاتەدا دوور بکەونەوە لەو خواردنانەی ڕێژەیەکی بەرز کالۆریان تێدایە وە گرنگی بدەن بۆ خواردنانەی ڕەشاڵە خۆراکیەکان لە پێکهاتنیاندا هەیە. هەروەها بابەتە سەوزەواتەکان پێویستە ژەمە خۆراکەکەت لە چەوری تێرەوە بگۆڕیت بۆ چەوری ناتێر و دوور بکەوەرەوە لە خواردنی شەکر و شیرینی. هەروەها خۆت بپارێزە لە جگەرەکێشان و مادە کحولیەکان. هەر تەندروست بن.